Yesterday, around 7 p.m., a Kurdish village named Gäڵaڵەy was bombed by a Turkish drone. 2 people were killed, another one injured. This is not a one-time thing. It follows a pattern of illegal Turkish incursion into Kurdish territory. It follows a pattern of fascist thought and action. The Turkish state, backed by NATO states like Germany and the United States, is an aggressor not only against its own population and all minorities, but also against the Kurdish population throughout all of Kurdistan. Yesterday, just half an hour before this most recent attack, our delegation for peace left the village Kunamazi. We were there to visit the family who were wounded by another Turkish drone strike 1 year ago. The mother of the family, who lost her leg in the 2020 attack, told us they say Turkey only attacks right at the border and only PKK. But that is a lie. I am a civilian, I live close to the city, and they attacked me anyway. They do not care about human rights. Yesterday night in Gäڵaڵەy, just 20 kilometers away from Kunamazi, the drones struck again. So these genocidal acts from Turkey are continuing right now, using military technology from Europe, whilst the government from Kurdistan remains silent. We call on people everywhere to condemn the Turkish attacks, to stop your governments selling weapons to that fascist regime, and to our Kurdish brothers and sisters, join together against the invaders. Do not fight amongst yourselves. Right now, Turkey is doing everything to rebuild the Ottoman Empire, so making divisions between Kurdish groups is exactly what they want. We are here standing with you, and we are calling on the rest of the world to do the same. BG Kurdistan. Turkey bombing Kurdistan, stop! Turkey bombing Kurdistan, stop! Turkey! دوێنێ دەوروبەری کاتژمێر هەفتی ئێوارە گوندێکی کورد بە ناوی گەڵاڵە لەلایەن فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی تورکیاوە بردمان کراو لە ئاکامدا 2 کەس گیانیان لەدەستا و یەکێکی دیکەش بریندار بوو. ئەم کردەوەیە بۆ جاری یەکەم نییە و لە چوارچێوەی سیاسەتی داگیرکاری تورکیا بۆ سەرخاکی کوردستاندایە و کردارێکی فاشیستیانەی دەوڵەتێکە کە ئەندامی ناتوە وەک ئەڵمانیا و ئەمریکا پشتیوانی لێ دەکەن و دەوڵەتی تورکیا سیاسەتی قڕکردنی نەتەنیا دژی خەڵکی خۆی و کەمینەکانی ناو تورکیا پەیڕەو دەکات بەڵکو لە دژی هەموو گەلی کورد لە سەرانسەری کوردستان بەڕێوەی دەبات. دوێنێ شەو تەنیا نیو کاتژمێر پێش ئەم هێرشە شاندی ئێمە بۆ ئاشتی لە گوندی کونەماسیان بەجێهێشت. ئێمە لەوێ بووین بۆ ئەوەی سەردانی ئەو خێزانە بکەین کە ساڵێک پێش ئێستا بەهۆی لێدانێکی دیکەی فڕۆکە جەنگیەکانی تورکیاوە بریندار بووبوون. دایکی ئەو خێزانەکە لە هێرشەکەی ساڵی 2020 تا قاچی لەدەستاوە پێی وتین دەڵێن تورکیا تەنیا لەسەر سنوور هێرش دەکات و تەنیا ئامانجی پەکەکەیە، بەڵام ئەوە درۆیە و من کەسێکی مەدەنیم لە نزیک شار دەژیم و بەو شێوازە هێرشیان کردە سەرم. ئەوان گرنگی بە مافی مرۆڤ و ژیانی مرۆڤەکان نادەن. دوێنێ شەو لە گەڵاڵە کە تەنها 20 کیلومتر لە کونەماسیەوە دوورە جارێکی دیکە فڕۆکە بێفڕۆکەوانەکان هێرشێکی خوێناوی دیکەیان بۆ سەر خەڵکی کورد ئەنجامدا. ئەم کردەوە داگیرکاریانەی دەوڵەتی تورکیا بە بەکارهێنانی چەکی پێشکەوتووی ئوروپی لە کاتێکدا بەردەوامە کە دەوڵەتی باشووری کوردستان بێدەنگە بەرامبەر کوشتنی خەڵکی بێتاوان و مەدەنی کورد. ئێمە بانگ لە هەموو ئازادی خوازان دەکەین کە هێرشەکانی تورکیا شەرمەزار بکەن، پێشی بە فرۆشتنی چەک لەلایەن دەوڵەتەکانیانەوە بە تورکیا بگرن. بانگ لە خۆشک و براکوردەکانمان دەکەین دژی داگیرکاری یەک بگرن، شەڕ لە نێوان خۆیاندا نەکەن. هەر ئێستا تورکیا هەموو کارێک دەکات بۆ ئەوەی دەوڵەتی عوسمانی سەر لە نوێ زیندوو بکاتەوە. بۆیە بوونی ناکۆکی لە نێوان پارت و لایەنە کوردیەکاندا ڕێک ئەو شتەیە کە تورکیا دەوێت. ئێمە لێرە لەگەڵ ئێوە ڕاوەستاوین و بانگ لە هەموو جیهان دەکەین کە لەگەڵمان بن. بژی کوردستان.